دیارە کارێکی گرنگ بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیاری ئەوە درا بە کۆی دەنگی چەند حزبێکی کوردستانی هاوپەیمانیەکی دروست بکرێ، هاوپەیمانێکی کەرکووکی کوردستانی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بڕیارە لە 1 نیسانی ساڵی داهاتوو ئەنجام بدرێ. دیارە ئەمە دەستپێشخەریەک و کارێکی باش بوو، کارێکی گرنگ بوو کە ئەو دەستپێشخەریە کرا. دیارە بێگومان ئەو هاوپەیمانیە خۆی لە چەند حزبێکی سیاسی کوردی ئەبینێتەوە کە بێگومان بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان. ئەمەش سنگ و قورسایی لایەنی کوردی لە هەڵبژاردنەکان زیاتر دەردەخات و دوجار ئێمە ئەبێ ئەوە بزانین لە شاری کەرکووک یاخود بەگشتی لە ناوچە دەڕنراوەکان ئاستەنجیەکی زۆر دێتە سەر ئەو هاوپەیمانیا خۆ و فراکسیۆنەوە بینیمان لە چەند ڕۆژ. بەڵێ دیارە شۆڤێنەکان بە هێزی خۆیانەوە بە دەنجی خۆیانەوە کار لەسەرەوەکەن کە ئەم هاوپەیمانیە پەرتەوازە بکەن یاخود بە جۆرە لە جۆرەکان ئاستەنجی بۆ دروستکەن و ناو ناتۆرەی زیاتری لێ بنن یاخود بیانەوێت هاوپەیمانەکە سەرلەبەری هەڵبۆشێتەوە بە هێزی وڵاتانی دراوسێ یاخود ئەو وڵاتە ئەقلیمیانەی کە لە دەوروبەرمان هەیە هەوڵی ئەوادەن هەرێکە لە ڕێی لوبی خۆی یاخود لە ڕێگای دۆستایەتی یاخود بە شێوێ لە شێوەکان بتوان ئەم هاوپەیمانێتیە دروستکەن، چونکە بە ڕاستی ترسێکی گەوریان لێ نشتووە کە کورد لەم هەڵبژاردنەدا بە یەک لیست بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بەشداری هەڵبژاردنەکان بکات کە بێگومان ئەو کاتە کورد دەبێتە زۆرینە و ئەتوانێت حکمی شارەکە بکات. بەڵێ دیارە ئێمە وەکو حیزبە کوردستانیەکان لەسەر ئاستی باڵاش کۆبوونەوەیەکمان کرد کە ئەعلانی ئەم لیستەمان کرد و ئێستاش بڕیارماندا کۆمەڵی ڕاستپاردەمان دەرکە یەکێک لەوانە کە ئەم کۆبوونەوەی ڕێکخراوە جەماوەریەکان ساز بدرێ و ئێمە لەم ڕۆ بەدواوە بە سڕی ئیش لەسەرەواکەین کە لە داهاتوودا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە کورد هەمووی بە یەک لیست بەشداری ئەم لیستە بکە و بۆی کورد هیچ دەنگێکی نەفەوتێ و بۆی کورد دەنگێکی باش بێنێت لە ئەنجومەنی داهاتوودا. و دیارە ئێمە ڕێگا زۆرە بۆی کەوا ئیش لەسەر ئەم لیستە بکەین. یەکێک لەوانە داوا لە هاوڵاتیانەیە کە بایۆمەتری تازە بکەن و سەردانی ناوەندەکانی دەنگدان بکەن بۆی تۆماری بایۆمەتری خۆیان تازە بکەن و یەکێکتر لەوانەیە کە هانی خەڵک بدەین لە ڕێی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێی مختارەکانەوە لە ڕێی ڕێکخراوە جەماوەریەکانەوە کە ئەمانە خەڵک هۆشیارکەنەوە بۆی لە هەڵبژاردننی داهاتووە بە چڕی بەشداری بکەن بۆی ئەمجارە کورد دەنگی نەفەوتێ و دەنگێکی باش بەدەست بێنێ. دیارە نێرەکانی ئەم لیستە ئەوەی کە دیارە تا ئێستا تورکمان و عەرەبن بە قەنەعەتی ئێمە بە چڕی دژایەتی ئەم لیستەکەن و ئێمە زیاتر پێویستە ناوماڵی خۆمان ڕێخین و یەک وەکو کوردیش تا ئێستا لە ناو خۆمانە نەیارمان دیار نییە کە کێیە، بەڵام ئومێدمان وایە کە هەمووان بە یەک لیست بەشداری ئەم لیستە بکەین و نیارمان تیا دروست نەبێ و جیابوونەوەمان تیا دروست تیا ڕوونەدا.